جارێکتر سڵاوتان لێبێت لە پاش ناوبڕکەوە سڵاو جارێکتر لە ئێوەی خۆشەویست. ئێمە لە ئاهەنگەکانی نەورۆزین لە شاری سلەیمانی لە شاڕی یاخود لە شەخامی سالم. ئەوەی کە ئێستا گوێمان لێیە بە بۆنەی نەورۆزەوەیە. خۆشبەختانە تەقەی خۆشی نییە بەڵکو تەقەتە نورەیە. بە بۆنەی جەژنی نەورۆزەوە تاوان جەژنی نەورۆز جەژنێکی تایبەتی گەلی کووردا. پیرۆزبایی خۆم ئاراستەی ماڵەوەمان دایک و باوکەم ڕەفیق و برادەرەکانم و هەموو گەلی کورد و هەموو کوردێک لا شوێنێک بێ ئەوەی کە ئێستا ئێمە ببینێت ئەوەی کە ئێستا بەژاریم ئەم مەراسیمە بکەم ئاهەنگە بکات بەداخۆ ئەم ڕۆشتی زۆر زۆرەی بەڵام تۆزێش پرزێتی پێ و دیار ناتوانین هەمومان ئەو شتانە ببینین بەڵام هەرچۆنە بێ ئەوەی خەڵکەکە دڵی خۆش بێ ئەوە بای هەموویەتی پیاسەشەکەین ئەوانش خۆشە پیاسەکە بای هەموویەتی شکاروانگیان سوپاس. تۆ چۆنی؟ من باشم. چۆن لەگەڵ هاوسەرەکەتان؟ زۆر خۆشە ژین بەیەکەوانێ و زۆر باشین لە پیاستان کرد؟ تقریبان ئەوە نابێتونێتە دەرەوە. جارە زۆر نەڕۆشتین جارە تا ئێرە ئەم جدانە و زۆر سەرنجی ڕاکێشان بێگومان بە بۆنی نەورۆزەوەیە. بەڵێ بە بۆنەی نەورۆزەوە پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم و پیرۆزبایی لە هەموو دایک و باوک و خوشک و کەس و کاری هەموو ئەو شەیدانەی کە ئەم ڕۆژیان بۆمان هاوە دەبەرم. لە تۆکەم شازی ئەم لە بەرکردنی تۆ سەیری خۆت سەیری کتێبە کردو ئەم جلانە هەڵبژاردووەکەینی کوردایان یاخۆت بۆیان کردوتوانە؟ نەخێر ئەمە جلێکی فۆلکلۆری گەرمیانیە لە منتقەی گەرمیان زۆر دەمێکە ئەم جلو بەرگیان هەر پۆشیوە. ئەمەش زۆر پرسیارم کردوە لە بەتەمەنەکان کیان جاران باو باپیرانمان هەر لەم جلیان کردووە. جەژنی نەورۆزتان لێ پیرۆز دەکەم لە هەموو گەلی کوردی وادارم هەموو ساڵێ بەخۆشی بێت. جەژنی نەورۆز لە هەر چوار پارچەی کوردستان پیرۆز دەکەم بە تایبەتی لە شاری هەڵەبجە هیوادارم ببێ بە شار پارێزگا و دەستخۆشتانێ دەکەم. جەژنی کوردستانە. خۆشە ئیسان شتێکی زۆر خۆشکە لێرە ئەمڕۆ ڕوویە دایکی ئاوارم بینی کە چەند جارێک تریش بینی وەڵام لەم ڕۆژی نەورۆزە من پیرۆزبایی خۆم ئاراستی دایکی کاکە ئاوارەکەم. منی ژەروا پیرۆزبایی لە تۆ لە خێزانەکە دەکەم چای کوڕەکەت ماچەکەم پیرۆزبایی لە هەموو کورد و دانیشتوانی شاری سلێمانیەکەم زۆر سڵاومەیە بۆ یەکەیەکەی کارمەندەکانتان چایان ماچەکەم دەستخۆشیتان لێەکەم سپاس. ئێوە چۆنن؟ باشی؟ سپاس بەسێت خۆش پێخەم وڵا پیرۆزبایی لە گەلی کوردەکەم پیرۆزبایی لێواکەم. پیرۆزبایی لە ئاوار ناکەی؟ بە پیرۆزبایی جەژن لە هەمووتانەکەم و لە تەلەڤیزیۆنەکەتان تەمەناکەم جەژنێکی خۆش بێ ئیشەڵا خۆشە بێ ئومێدمان زۆرە. لەم ڕۆژە خۆشیامە پیرۆزبایی خۆم ئاڕاستی گەلی کوردستان بکەم و بە خێراتنی سەرجە میوانەکانی دەرەوەی هەرێمەکەم بۆ ناو شاری سلەیمانی و هەرێمی کوردستان و بۆ هیوایم کە کوردانی ڕۆژ ئاواژ و هەروەها پارچەکانی تری کوردستان کە لە ژێردەستیان بتوان وەکو ئێمە ڕۆژێک بە ئازادی ئەم نەورۆزە بەخۆشی بکەنەوەوانێ و هیوای سەرکەوتن بۆ کەناڵی ئەنارتیەکەم ئەمە پرسیارێکی لە جەناب بکەم. فەرموو. بۆچی لەم ڕۆژە جلی کوردی لە بەرانیە؟ وڵای ئەمە من جلێکی کوردیم کردەوە ئەمجارە خەیاتەکە تاوی نەکرد. باشە زۆر سپاس سەرکەوتوو بوو. بۆ نەورۆز سایەکەم کەچی تاوی نەکرد. دەمواعیدەکان ئەوە خەیاتەکان. پیرۆزبایی لە گەلی کوردەکەم سەرجەم کورد و کوردستان پێخێراتنی میوانەکانەکەم لە دەرەوەی هەرێم و دەستخۆشیش لێواکەم کەناڵەکەتان هیوای سەرکەوتنتان بۆ خواستم. من و ئاوار فەرقمان نییە ئەو بار لەبەر جلی کوردیم لەبەر کردبوو کەچی ئەم ساڵ من جلی کوردیم لەبەر نەکردو ئاوا جلی کوردی لەبەر کردووە ترتم ئاوا بەس لە کوردەکەەوە کێشە نیارجلی بەگرنگەوە ئێمە دڵمان خۆش بێ لەم ڕۆژەیە. ئێمە لە ناخە بیری نەتەوەیاتیمان هەبێ یان بە جلەکانمانە؟ نا لە ناخەشەتە چ شەرنیەوە هەموو ڕۆژێکیش گرنگەوەی کورد هەموو ڕۆژێک لە ناخێوانێ ئەو هەستە نەتەواتی لە دڵێتەوە بەنی بەجلەکان نابێت تەنها ڕۆژێکیشی بۆ دانێن و هیوادارم لە ناخی ناخما کوردایەتیەکەم. زۆر سپاس. نەورۆز لە سەر جەمگەلی کوردستانەکەم و لە هاوسەرەکەم بە تایبەتی و لە دوو مناڵە جوان چاوگەشەکەم و هیوادارم کوردستانن لەم ساڵدا کوردستانێکی ئاوادان و خۆشگوزەران بێ و پێکەوە ژیان و بتوانین هەموو نەتەوەکان پێکەوە بژین و کوردستانێکی باش بنیاد بنین بۆ هەموو گەلی کورد و هیواداریشم گەلی سووریا زۆر بە زووی نەجاتیان بێ لەو تەنگان و ناڕەحەتێکی ئێستاتیان وکو ئێمە چۆن کوردستان ئاوا ئازادەوە توانین بە خۆشگوزەرانی بگەڕێن هیوادارم هەموو خەڵکی هەموو هەر چوار پارچەی کوردستان بە ئازادی بژین و دەستی ئێوەش خۆش بێ و سەرکەوتوو بن و هیوادارم هەموو نەورۆزێ هەروە بە خۆشی و شادی بێ و پیرۆزبایی جەژنی نەورۆز لە هەموو گەلی کورد بە تایبەتی خەڵکی شاری سلەیمانیەکەم. بەڵێ لە توی عزیزیش. ئەم کاتە باش بەخێرتن زۆر سپاس بەخێراتنتانەکەم بە بۆنی جەژنی نەورۆز جوانترین پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم بە تایبەتی سلێمانی خۆشەویست زۆر سپاسی ئەوەشەکەم.
منیش هەروە پیرۆزبایەکەم لە سەرجەم گەلی کورد بە تایبەتی سلەیمانی. هەرتان بێکم قسەتان لەبەر کردبوویەوە؟ صدفە بوو. پیرۆزباییتان لێکەین کاکاروان گیان لە هەموو گەلی کورد بە تایبەتی ببوونی ئەم جەژنە پیرۆزەوە پیرۆزبایی لە هەموو گەلێکی کوردەکەی. خەزووری بۆ خۆنەوە لە خەز وەڵایەوە ئەوتی کاکاروان لێەوە ئەو بۆ بیخستەوە وەڵا زاوامانە ئارۆڵە پیرۆز بێ لێوەش چاوەک جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە چاوگی ئاگر هێزوگیانمە باوەڕی بەرزی کوردستانمە پیرۆزبایی خۆم ئاڕاستەی هەموو کوردێکەکەم هیوای بەختەوەری بۆ هەموو کوردستانە خوازم هیوادارم نەورۆزی ئەم ساڵ بێتە ماوەی بەختەوەری گشت کوردستان. پیرۆزبایی لە چارپارچەی کوردستانەکەم بە تایبەتی خەڵکی شاری سلێمانی پیرۆزبایی لە عیلەکەمانەکەم و ماڵی خاڵمە ئەوانە هیوادارم گەلی کورد سەرکەوتوو بێتن سەرفراز بێتن دوور بێ لە هەموو کێشەیەک و ناخۆشیەکەوەی کە بەسەریان هاتووە بۆ دایکە شەهیدەکان لە هەموو خەمەتەکان دوورکەوێتەوە. ئەوە نەماوە بڵێن ئامین. ئامین. پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان دەکەم لەوە پارچەی کوردستان دوام وایە پارچەی کوردستان بێتە یەک ڕێزوو ئینشاڵڵا. بە ناوی هەموو کوڕەشەهیدێکەوە بە ناوی هەموو کوڕێکی خەڵکی ئەم شارە و خەڵکی هەموو کوردستان پیرۆزبایی لەسەر جەم هەموو کوردستانیانی ئەم کوردستانە ئاکەم و لە هەموو کوردێک لە هەر جێکی ئەم عێراقن و هەروەها بە بۆنەی ساڵیادی ڕزگارکردنی شاری کەرکووک و جەژنی نەورۆز و بەهاری کوردستانەوە تەمەنا ئەکەم ئیشاڵڵا گەلی کورد هەردەم لە خۆشی و سەربەرزی و سەرفرازیە بێ ئیشاڵڵا کەناڵەکەی ئەوەش هەر سەرکەوتووە بن و هەروەمەش دێرەوە وەک بیرخەستنەوەیەک پیرۆزبایی لە ڕۆژی ڕاپەڕینی شاری کەرکووکەکەین بە هیواین چیتر تەقینەوە و یاخود ئەو شتان ئەو هەواڵە ناخۆشانی کە بیستین لە شاری کەرکووکە جارێکتر دووبارە نمێتەوە هیوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیانی شاری کەرکووک ئەخوازین بە تایبەتی خەڵکی کوردستان و نەتەوەی کوردستان لە شاری کەرکووک پیرۆز بێ لە ئێوەش. پێشەکی ئاراستەی تۆیەکەم هەموو گەلی کوردستان بە تایبەتی کوردانی کەرکووک هەموو کەس و کارم کچەکەم و مێردەکەشم. تۆ خەڵکی شاری کەرکووکیت هەستەکەی لە ناو کەرکووکە ئێستا کوردەکانی کەرکووک ئەتوانن ئەمڕۆ بەبێ ئەوەی کە ترسیان هەبێ بەرامبەر بە خوا نەخواستەقینەوەیەک ئاهەنگی خۆیان بژێڕن هیچ شتێکدان داوەکوی هەواڵێک لابێت ناچنە دەرەوە هەر لە ژوورەوە ناوانتەنانەت بازارەکە شە بە ترسەوەی کەتر چۆن حەز مەکرەوانی شۆک و مناوە ئازاد بن لە جادێکی وا بسوڕێنەوە نێو خۆش بێ پیرۆزبایی لە ئێوەیش و لە تەلەڤیزیۆنەکەشتان و لە هەموو گەلی کوردستانەکەم ئەوانەی دەرەوە ئەوانەی ناویشەوە هەموو ساڵە بە خۆشی ئیشەڵا بە سەرکەوتی هەموو کورد ئیشەڵا بێ بە جەژنی گەورەی نەتەوەی کورد هەمووی هیوادارم هەموو نەورۆزەگەر ئاوا بێت هەستەکەی ئەم نەورۆز کراوە بە حیزبی یاخود نەورۆزێکی سەربەستی هەموو خەڵکە وڵا ئەگە کرابێکی بە حیزبیش عەلاقەی بە زۆر کەسەوە نییە چکەوتە ئێمە هاتوویتە سەر جادە بەبێ ئاگادارکردنی هیچ کەسێ هەر کەس لە ئاستی خۆیەوە. سەرەتا پیرۆزبای جەژنی نەورۆز لە بەڕێستەکەم ئەمڕۆ ڕۆژێکی زۆر زۆر خۆش بوو بۆ من ڕۆژێکی زۆر تایبەت بوو زۆر زۆر دڵم خۆشە. ئەوەنە دڵم خۆشە؟ ئەوەنە دڵم خۆشە بەڕاستی ڕۆژێکی زۆر زۆر خۆشە. منش پیرۆزبای جەژنی نەورۆز لە ئێوەکەم و لە هەموو گەلی کوردی خۆ پیرۆز بێ لە مولایەک. جەژنی نەورۆز پیرۆز بێ لە ئێوە لە هەموو لایە لە هەموو کوردێکی جیهان داوا لە حکوومەتی ژەکەم جەژنی نەورۆز بخاتە مامەیارە مامەیارە و نەورۆز وەکو یەکە. پیرۆزباییتان لێیەکەم ئەم ساڵ لە هەموو ساڵە خۆشترێک بێ سەرکەوتوو بنیا زۆر مامون هەموو قەینا پیرۆز بێت پیرۆز بێت لە تۆ لە گشت خاوەن پێداویستەکان هەموو کوردستان هەموو کوردستان ئەو خشایی شای خۆشی ئێمەش دێرەوە پیرۆزبایی خۆمان ئاڕاستی گشت خاوەن پێداویستەکانەکەین خاوەن پێداویستی تایبەتەکانی شاری سلێمانی و هەموو شارەکانی تر شاری هەولێر شاری کەرکووک شاری دۆک شاری زاخۆ شاری هەڵەبجی خۆشەویست هەموو شارەکان بەبێ جیاوازی پیرۆز بێ لە تۆش. فڕ بەدەم بانگەکەم سەربەستیم ئەوێ جێی شێزانە جێی شێرانە ئەبێ سەرکەوێ
هیوادارین جەژنی نەورۆز لە هەموو لایەکتان پیرۆز بێت. هیوادارین ئەم ساڵ کە ساڵی تازی نەورۆزە کە ساڵی تازەی کووردە بێتە مای خۆشگوزەرانی بۆ هەموو تاکێشی کورد. بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بینینەوە لە سەیرانەکانی نەورۆزە.